کێنەوانەی باسی ڕیفراندۆم دەکەن و لە پێناو چیدا دەیکەن. دەسەڵاتێک لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا نەیتوانی بێت متمانەی زۆرینەی خەڵکەکەی بەدەست بێنێت، چۆن دەتوانێت خەونی سربەخۆییان بۆ بەدی بێنێت؟ ناڕەزایی و بێمتمانەی هاوڵاتیان لەسەر خودی دەوڵەتی کوردی و پرۆسەی ڕیفراندۆمە یان بێمتمانەییە بەرامبەر بە بەڕێوەبەرانی ئەم پرۆسەیە. دۆخی خراپی ژیان لە دوای 25 ساڵ لە حکومڕانی کوردی و قەیرانە تەمەندرێژەکانی ئاو و کارەبا و قەیرانی دارایی و یاسایی و سیاسی و دابەشکاری هەرێم لە نێوان دوو زۆن داوای کردووە بەشێک لە هاوڵاتیان متمانەیان بە سەرکردایەتی ئێستەی هەرێم نەبێت بتوانن ڕیفراندۆم لا پێناو ڕاگەیاندنی دەوڵەتی سربەخۆیی ئەنجام بدەن. بنەکو وڵاتیەکی هیچ متمانەیەکم بەوە نییە کە لە ئێستا دەوڵەتی کوردی ڕابگەێنێ لەبەرەوەی هەر دەوڵەتێک کە ڕائگەێنرێ پێویستە چەشتێکی سەرەتایی بۆ خەڵکەکەی خۆی دابیم کاوەکو ئاو و کارەبا و ڕێگاوبان، بەڵام حکوومەت هێرێمی کوردستان لە ماوەی 25 ساڵی حکومڕانیانەی توانیوە ئەم خزمەتگوزاریانە دابیم کا بۆ خەڵکەکەی خۆی تەنان بۆ سێ پارێزگا، لەبەر ئەوە هیچ متمانەیەکم پێیان نییە بۆ دەوڵەتی کوردی ڕابگەێنن. ئەوانەی کە خۆیان بانگەشەکەن بۆ ڕیفراندۆم هەر خۆیان پێوانە ئەڵێن متمانەتان نەبێ بەم ڕیفراندۆمە، بۆچی؟ چونکە خۆیان چەندین ساڵە دەسەڵاتدارن لە وڵاتە، نەیانتوانیوە بناغەیەکی باش بۆ ڕیفراندۆم دروست کرد. بە پێچەوانەوە ئەمانە شتێکی وایان کردووە کە خەڵک ئەگەر تۆزێکیش وەلا و ئینتیمای هەبوو بێت بۆ دەوڵەت، بۆ دروستبوونی دەوڵەت، بۆ ڕیفراندۆم، بۆ جیابوونەوە لە دەوروبەر، ئێستا ئەوەش نەماوە و ئیشیان لەسەرەوە کردووە کە خەڵک بێ ئومێدکەن و ئیشیان لەسەرەوە کردووە کام وڵاتە بۆ دواوە بەرنەوە خەڵک ئەو پیرۆزیانە شێکە هەیە کە یەکێک لە پرۆسە زۆر پیرۆزەکان ڕیفراندۆمە کە ئێستا خەڵک زۆر بە ناشری سەیریەکەوە ئەمان هاتوون بە هەموو شێک ژیانی خەڵکیان تێکداوە و ئامادەش نین چاکیکەن و ئەم قۆناغی کە پێک ینی لە هەمووی ترسناکتەرەوەی ئەم قۆناغی کە پێی گەشتون پیان وایە زۆر پێشکەوتون و پیان وایە خزمەتی خەڵکیان کردووە و پیان وایە ئەمە یعنی ئەوەیە کە خەڵک ناومێت بووە. گەر ناڕەزایی بەشێک لە لایەنە سیاسیەکان لەسەر میکانیزمی بەڕێوەچوونی پرۆسەی ڕیفراندۆم بێت، ئەوە بەشێک لە هاوڵاتیان متمانەیان بەوانە نییە کە سەرکردایەتی ئەو پرۆسەیە دەکەن. با بڕوای مامۆستایەکی زانکۆ شکستی 25 ساڵی ڕابردووی سەرکردایەتی کوردوای کردووە گەڕانەوەی متمانە بۆ هاوڵاتیان ئەستەم بێت. ئەم دەسەڵاتە، ئەم حیزبە سیاسیانە، ئەم کارکتەرە سیاسیانەی کە ماوەی 25 ساڵە دەسەڵاتیان بەدەسەوەیە هەرگیز ئەهلی ئەوە نین کە بتوانن دەوڵەتی کوردی ڕابگەێن و بتوانن قەوارێکی سیاسی بۆ کوردستان دروست بکەن، بەڵکو بە پێچەوانەوە وای ئەبینن مەسەلەی ڕێفراندۆم و ئەو بانگەشانەی کە ئەکرێ بۆ گوایە بۆ دروستکردنی دەوڵەتە تەنها بۆ ئیستهلاکی محەلیە و ئەم حیزبە سیاسیانە و بە تایبەتی تر پارتی و ئەوانەی کە هاوکاری پارتی ئەکەن لەم مەسەلەیە تەنها بۆ دەستکەوتی سیاسی و تەنها ئەیانەوێ وەکو کارتی گوشار لە ناوخۆی هەرێمی کوردستانە دژی لایەنەکانی تر بەکاری بێنن و هەروەها لە بەرامبەر بەغدایشە وەکو کارتێکی گوشار بەکاری بێنن بۆ ئەوەی کە دەستکەوتی سیاسی زیاتری پێ بەدەست بێنن. گەر ئامانجی دەوڵەت بۆ هەر نەتەوە و کیانێک پاراستنی کەلتور و خۆشەویستی نیشتیمان و ژیانێکی پڕ لە خزمەتگوزاری و سربەخۆ بێت، ئەوە کۆچی گەنجان و دەریای ئیجە و ئازادی ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر و بێکاری سەدان دەرچووی زانکۆ و پەیمانگاکان و سیستەمی سویدی و ئاو ڕێگاوبان و کارەبا وەڵام دەرەوەیەکی گونجاوە بۆ بانگەشەکارانی ڕیفراندۆمێکی بێدەوڵەت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.